قوبا تاڵەبانی با بڕیارێک وەها پەڵەبجێ و شێخ جعفەر نیگەران دەکات. بە پێی زانیاریەکان شەوی پێنجشەممەی ڕابردوو قوبا تاڵەبانی تەلەفۆن بۆ لەیلا عومەر سەرۆکی شارەوانی سلێمانی دەکات و پێی دەڵێت بڕیارێک دەربکە کە ئەو زەویانەی وەها پەڵەبجێ و شێخ جعفەر بە ناوی پێشمەرگە و دژە تیرۆرەوە دابەشیان کردوون نایاساین. هاوکات لە پێیجی شارەوانی بنووسە چونکە ئەو زەویانە بە شێوەیەکی نایاسایی دابەش کراون، ئێمە مامەڵەیان بۆ ناکەین و ئەوەشی کڕویەتی ماف و پارەکەشی دەفەوتێت. لەیلا عومەر سەرۆکی شارەوانی سلێمانیش ئەم بەیانیە بەیاننامەیەکی دەرکرد و گوتی ئەو زەویانەی شێخ جعفەر و وەها پەڵەبجێی بە نایاسایی فرۆشتویانن، ئێمە مامەڵەیان بۆ ناکەین و تەواو نایاساین و تەنها مامەڵە بۆ ئەو زەویانە دەکەین کە قوبا تاڵەبانی دابەشی کردوون. لە نوێترین ڕاگەیەندراویشدا لەیلا عومەر سەرۆکی شارەوانی سلێمانی دانی پێدادەنێت و دەڵێت تەواوی ئەو 40,000 پارچە زەویەی پێشتر بە ناوی دژە تیرۆر و پێشمەرگەوە دابەشیان کردوون بە فەرمانی قوبا تاڵەبانی نایاساین و مامەڵەی دروستکردنی خانوویان بۆ ناکەین و ئەو هاوڵاتیانەشی ئەو زەویانەیان کڕیوە ماف و پارەکانیان دەفەوتێت.